قررت المحكمة الاتحادية العليا ما يلي: أولا، الحكم بعدم دستورية بە پێی راپۆرتی پەیمانگایەکی ئەمریکی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لەبارەی یاسای نەوت و غازی هەرێم مەترسی لەسەر بەرژەوەندی ئابوووریەکانی ئەمریکا دروست دەکات، بە تایبەت لەم کاتەدا کە جەنگی ئۆکرانیا و ئابڵوقەی سەر رووسیا لە ئارادایە. ئەوەش ئەمریکای خستوەتە بەردەم ئاڵنگارێکی گەورە. راپۆرتەکەی پەیمانگای واشنتۆن باز لە گرفتی نێوان هەرێم و بەغدا دەکات لەسەر هەناردەکردنی نەوت و غازی هەرێم بۆ دەرەوە. تێیدا تیشە خراوەتە سەر ئەوەی ئەمریکا و هاوبەشەکانی بەرژەوەندیان لەوەدا ڕێگری بکەن لە دروستبوونی کێشەی نێوان بەغدا و هەرێمی کوردستان. هەروەها هاوکاریکردنی عێراق بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و بنبڕکردنی بە یەکجاری لە ماوەیەکی کەمدا. راپۆرتەکە باز لەوەش دەکات کە هیچ کام لە ئەمریکا هاوبەشەکان نایانەوێت لە ناوەڕاستی جەنگی ئۆکرانیا و رووسیادا نزیکەی 500,000 بەرمیل نەوت لە بازاڕدا نەمێنێت. بەڵام ئەو مەترسیە بە دڵنیاییەوە ڕوودەدات ئەگەر هەرێم و بەغدا لە هەناردەی نەوت لە ڕێی بۆری هاوبەش کە لە هەرێمی کوردستانەوە ڕەوانە کراوە بۆ کەنارەکانی تورکیا لەسەر ناکۆکی بەردەوام بن و بڕیارەکەی دادگا بەو جۆرە جێبەجێ بکرێت. راپۆرتەکە ئاماژەش دەکات بەوەی کە ئەو هەنگاوە دەبێتە هۆی زیانێکی گەورە بۆ پلانی بەرەمێنانی غاز لە هەرێمی کوردستان کە بڕیارە غازەکە بە بۆری تورکیاوە پەیوەست بکرێت و بگەێنرێتە ئەوروپا لە ساڵی 2023دا کە ئەم پلانیان زۆر جەختی لێ دەکرێتەوە لەلایەن یەکێتی ئەوروپاوە بەهۆی مەترسیەکانی بڕینی غازی رووسیا بەهۆی جەنگ و ئابڵۆق ئابووریەکانی سەر مۆسکۆ. راپۆرتەکە دەڵێت بڕیارەکەی دادگای فیدراڵی بەلای بەغداوە پابەندکارە لە ئێستادا کە ڕایگەیاندووە یاسای نەوت و غازی هەرێم کە لە ساڵی 2007 دانراوە نادەستوریە. بڕیاریش دەدات مافی بە بازارکردنی نەوت بگوازرێتەوە بۆ بەغدا و سەرجەم گرێبەستە نەوتیەکان بخرێنە ژێر چاودێری حکومەتی ناوەند و لەلایەن وەزارەتی نەوتەوە بەڕێوە ببرێت. راپۆرتەکەی پەیمانگای واشنتۆن ئاماژە دەکات بەوەی کە بەهۆی مەترسیەکانی بڕیاری دادگاوە پێویستە لەسەر ئەمریکا و لایەنەکانی دیکە بە زووی و لێهاتوانە دەزوەردان بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەردوولا. بە هاوکاریکردنی بەغدا و هەولێر تا لە ڕێی گفتوگۆ و بەڕێوەبردنی کێشەکان دەگەن بە ئەنجامێک بە هەماهەنگی هاوبەشانی ئەتڵەسی و ئاسیایی بە جۆرێک لە پرۆسەکەدا هەردوولا براوە بن. قانون النفط والغاز لحکومة اقلیم کوردستان لە 15 مانگی پێشوودا دادگای فیدراڵی بڕیاریدا بە هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غازی هەرێم کە ئەوەش ڕێگە دەگرێت لەوەی هەرێم سەربەخۆ نەوت و غاز بفرۆشێت. بەرپرسانی هەرێم لە کاردانەوەدا ڕایانگەاند بڕیارەکەی دادگای فیدراڵی نادەستوریە و دەڵێن ناچێتە بواری جێبەجێکردن. تا ئێستاش حکومەتی عێراق هیچ هەنگاوێکی جدی لەبارەی بڕیارەکەەوە نەگرتووەتە بەر.